ڕاستیان سەردانیان ڕۆمان مامەستی نەخاندن و سپاسکردنی بەڕێز کاک شەخ فەخرەدین سکرتێری پەرلەمان بوو کە لە ماوەی کارکردنی بەڕێزیان لەگەڵ ئێمە پێکەوە لە سەرۆکایەتی پەرلەمان کارەکانی بە باشترین شێوەوە بە شێوەیەکی بێلایەنانە ئەنجامدا وەک سکرتێری پەرلەمان وەکو نرخاندنی ئەو کارانی کە جەنابیان لە سەرۆکایەتی پەرلەمان ئەنجامیاندا و ئێستا جەنابیان خۆی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد بۆ نرخاندنی ئەوە هاتین. ئێمەمانان هەمومان ئەوەمان بەلاوە گرنگە کە چیەکەین نەکەوەی کەجل لە چ پۆست و پلە و پایەیەکین و کاک شەخ فەخرەدینیش لەو وێستگە گرنگەی کاری پەرلەمانە توانی جێپەنجەی دیار بێ لە هەموو ئەو کارانی کە لە ماوەی ڕابردوو پەرلەمانی کوردستان ئەنجامیداوە بەڕاستی کاک شەخ فەخرەدین کۆڵەکەیەکی ئەساسی یاسا سەروەری و جێبەجێکردنی یاسا لە ناو پەرلەمان و بەرەو پێشبردننی ڕۆڵی پەرلەمان لە مەسلەی چاودێریکردنی حکوومەت لە قوبوڵ نەکردنی سەپاندنی ئێرادەی تر لە دەرەوەی پەرلەمان بەسەر پەرلەمانی کوردستانە بوو. ئێمە لە ڕابردووە هەوڵمانداوە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی کارابێ پەرلەمانی هاوڵاتی بێ پەرلەمانی سەروەری یاسا بێ بە دامەزراوەکردنی وڵات بێ ئەوەی کە کردومانە لە ڕابردووە جێگەی شانازیە بۆمان و ئارەزوومەندانە دوایەوەی کە لە وازهێنانەکەشمە ئاماژەم پێداوە ئاسۆیەکی ڕوون نابینم بۆ هەندێک لە ئیشوکار و کارایی لە مەودووە چونکم ئیرادەی بەداخەوە حیزبی زاڵە بەسەر ئیرادەی دامزراوە شەرعەکاندا بۆیە لەو بڕگە وێزگە مێژوویەی کاری پەرلەمانی کوردستان من دەستم لە کار کێشایەوە و ئومێد دەکەم برا خوشکەکانم لە پەرلەمانی کوردستان بتوانن ئەو نەفەسە پەرلەمانیە و کاری پێکەوەی و گروپ لە پەرلەمانی کوردستانە لەمە دوا بە ئەنجام بگەێنن و کارەکانیان باشتر و گورج و گۆڵتر بێ و نەفەسی پەرلەمانتاری زاڵ بێ بەسەر نەفەسی حیزبیە کە بەداخەوە ئێستا ئیرادە حیزبیەکە زاڵترە بەسەر ئیرادە پەرلەمانیەکە و نەفەسی پەرلەمانیە.